کەسوکاری سەربەرزی شەهیدان کۆمەڵانی خەڵکی کوردستان کادیر و ئەندامان و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ 3 ساڵ تێپەر دەبێ بەسەر ڕۆژێکی خامناک کە تێیدا سەرۆک و ڕابەرمان جەنابی ئیمام جەلال کۆچی دوایی کرد. لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ مەزاری ڕابەرەکەماندا دەنەوێنین. دەرکەوت لە نەبوونی مامی هەموواندا کێشە گەلێک هاتە پێش کە تەنها خۆی بە سیاسەتی حەکیمانەی دەیتوانی چارەسەریان بۆ دەستنیشان بکات. پێویستیەکانی قۆناغەکە و ئەو ڕۆشنە هەموارەی ئەمڕۆ دەگوزارێت هاوکات هەواڵانمان وەفادارانیشمان وا دەخوازن بەردەوام پێویستیمان بە پێدا چوونەوە بە سیاسەت و کاریزما و هەڵوێستی ئاشتیانە خوازانەکانی و هەروەها بۆ خستنە ڕووی چارەسەری و دەربازبوون لە قەیرانەکانی ئێستا دەبێت بەردەوام چاو و گوێمان کراوە بێت لە ئاسکار و خەباتی نزیک لە سەدەیەکی ڕابەرەکەمان. لە سێیەم ساڵیادی پڕخەمناکی سەرمەشقەکەمان بۆمانەوەی زیاتر و ڕۆح و ئەفکارەکانی و زیند و ڕاگرتنی کارەکانی مام و سوود لێوەرگرتنی دووبارە بەکارهێنانەوەی لەسەرجەم کایەکانی ژیانی ڕۆژانەمانە پێویستیمان بە شگۆدارترکردنی ڕێبازی مام هەیە بە فۆرمێکی نوێ کە ئەویش بەستنی کۆنفرانسێکی ساڵانەی نێودەوڵەتی لەسەر ژیان و قۆناغ و وێزگەکانی کە تیایدا کەنگەشەی بیری شۆڕژگێڕی و سیاسی و ئەکادیمی و دیبلۆمەتکاری و ڕۆڵی لە ئیدارەدانی هەرێمی عێراقی نوێدا و هەر لە ئاشتەواییەکانی لە نێوان نەتەوە و پێکهاتەکان و ئاین و ئاینزادەکان و پێکهاتەکان جیاجیەکانی عێراق و چارەسەری کێشەی کورد لە پارچەکانی تری کوردستان پەیوەندیە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانی خەینە بەرباس و لێکۆڵینەوە و هەروەها ئاوردانەوەیەکی گرنگ و بە نرخی مێژوویش بێت لەو بوارانەدا و تیایدا ئێمەی سەرکردایەتی نوێ سوود لە سیاسەتی و حەکیمانە و مامەڵە وەرگرتن وەربگرین و دووبارە لە سیاسەتی ئێستا و دوورمەودای حیزبمان بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بیخەینە بواری کردارەوانە. بە هەموو پێوەرەکان ڕاستی ئەوەی سەلماندووە کە سەردەمی مام جەلال بە سەردەمی زێڕین و خۆشگوزەرانی و ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری ناوبانگی دەرکردووە. بەداخەوە دوای کۆچی دواییشی ساڵە ڕەشەکان دەژمێردێن بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە و لادانی هەوری ڕەش و دەرکەوتنی ئاسمانێکی ساماڵ و دەستپێکردنەوەی بەدیهێنانی ژیانێکی شایستە خوا یار بێ هەوڵی هەموو لایەک بەڵێنی ئەوەتان پێدەدەین دوای تێپەڕاندنی قۆناغی خۆپاریازی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناچارین پابەند بین پێوەی کار دەکەین بۆ سازدانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری هەڵمەت و قوربانی پایتەختی ڕۆشنبیری کوردستان شاری خۆشەویستی شاری سلەیمانی. مام جەلال خوێندنگەیەکی مەزنی دیموکراتی و کوردایەتی و ئێمەی یەکێتیەکانیش هەمومان خوێندکاری بە وەفای ئەو خوێندنگایەی کار دەکەین بۆ زیندوو ڕاگرتنی کللتوری مام جەلال کللتورێکی دەوڵەمەندە لە خزمەتی هەموو هێزەکانی کوردایەتی و هەموو دیموکرات خوازانی عێراق و ناوچەکەدا. ئەزمونەکانیشی لە ژیانی خۆیدا کتێبێکی کراوەیە و بۆ تێکۆشەران و نووسەران و خەمخوارانی نەتەوە و نیشتیمان. دوای 3 ساڵ لە کۆچی ڕابەرەکەشمان دووبارە سەری ڕێز و نەوازش دادەنەوێن و ئێستا و داهاتوش لە هەموو کاتەکانی خۆشتر بێت. خوێندکاری دڵسۆزی ڕێبازەکەی مام جەزای سەیمەجی ئەندامی سەرکردایەتی و لێپسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلەیمانی.